سلام کاتتان باش ناوکەم جارێ بەرنامەی تۆشمێ بۆ کۆڵۆدا باسی پای دەکەین ڕۆژەی نەگۆڕ بەڵام سەرەتا پرسیارێکم هەیە هێڵ و یەکسانی زەوی درێژەکەی زیاترە لە 40 ملیۆن مەتر ئەگەر وادانێن 40 ملیۆن مەترە و ڕووی زەوی هەوراز و شێوی تێدانیە تۆپی چڕێک ئەگەر گوریسێکمان هەبێ 40 ملیۆن و 1 مەتر بێ و بە دەوری هێڵی یەکسانیدا بنێژیکەینەوە حتمما بۆشاییەک دروست دەبێت لە نێوانی هێڵی یەکسانی و گوریسەکە ئەگەر بە یەکسانیەوە بۆشاییەدا بەشکەین لە هەموو لایەکەوە ئایا پشیلەیەک دەتوانێت بەسەر هێڵی یەکسانی و ژێر گوریسەکەدا بڕوە درێژەی و بابەتە لەوانەیە یارمەتیتاندا بتوان وەڵامی پرسیارەکە بدەنەوە فەرموو. پای واتە ڕێژەی نەگۆڕ کە دەکاتە 3.4 لە ئەمریکا هەموو ساڵێک 14 یادی پای دەکرێتەوە بە ڕۆژی پایدا دەنرێت. دوو ڕۆژ پێشکی میابارانی هەڵەبجە یەکەم جار ساڵی 1988 فیزیکزانی ئەمریکی لاریشۆ لە 14 لە ئەکسپلۆریەمی سان فرانسیسکۆ کە مۆزەخانەیەکی زانستیە یادی پای کردەوە. وردە و یادە کرایەوە تا ساڵی 2009 کۆنگرێسی ئەمریکا ڕۆژەی بە ڕۆژی پای ناسان. هەندێک کەس 28 بە ڕۆژی 2 پای ناو دەبن. لە هەندێک شوێن 22 بە ڕۆژی پای هەژمار دەکرێت چونکە بە شێوەی کەرت پای 22 لەسەر حەوتە. هەندێک خەڵک 314 هەمین ڕۆژی ساڵ بە ڕۆژی پای هەژمار دەکەن کە دەکەوێتە سەرەتای مانگی 11. پای چییە؟ بە زمانێکی سادە بریتیە لە چێوەی هەر بازنەیەکدا بەشی تیرەی هەمان بازنە، واتە بە نزیکەی چێوەی هەر بازنەیەک 3.4 تیرەکەی دەبێت. بۆیە لە کوردیدا پێی دەگوترێت ڕێژەی نەگۆڕ چونکە بۆ هیچ بازنەیەک ئەو ڕێژەیە ناگۆڕێت. مێژووی دۆزینەوەی پای لە کۆنەوە بە پەیوانەکردنی ڕوبەری بازنە شارستانیەتەکان پێویستیان بە پای بووە. نزیکەی 4000 ساڵ لەمەوبەر بابلیەکان 6 لایەن لە ناو بازنەدا کێشاوە. لە 6 سێگۆشەی سێلایەکسان پێک هاتووە لەو ڕێوە توانیویانە نرخی پای بە 3.125 بخەمڵێنن. لەو سەردەمەدا میسرێکۆنەکان پایان بە 3.16 خەمڵاندووە. نزیکەی 2200 ساڵ لەمەوبەر ئەرخەمیدس بەهۆی دروستکردنی چەند لایەکسانەوە و زیادکردنی لایەکان لە ناوە و دەرەوەی بازنە و بەکارهێنانی بیردۆزی فیساگۆرس گەیشتوتەوە ئەنجامەی کە نرخی پای لە نێوان 3.14 0.8 و 3.428دایە. هەرچەندە لە سەردەمی ئەو شارستانیەتیانەدا پۆینت نەبووە بە شێوەی کرد ئەو ژمارانە نووسراون، بەڵام ئێمە بۆ ئاسانی و سادەکردنەوە بە شێوەی پۆینت باسییان دەکەین. زانەکان لە شارستانیەتی چینی و هیندی و ئیسلامی هەوڵی خەمڵاندنی ورتریان داوە بۆ پای. بیرکاریزانی ئەڵمانی و هۆڵندی لودۆڤ ڤان چۆڵن 25 ساڵ سەرقاڵی دۆزینەوەی نرخی پای بوو. لەو ماوەیەدا توانی تا 35 ژمارە دوای فاریزە بۆ پای بدۆزێتەوە. دوای دۆزینەوەی زیاتری بیرکاری لە ڕێگەی دۆزینەوەی یەک لە دوای یەک و تەواوکاری بیرکاریدا زانای بەریتانی ئیسحاق نیوتن توانی تا 71 ژمارە دوای فاریزە بۆ پای بدۆزێتەوە. لە ڕێگەی ئەو میتۆدە نوێیەوە زانکان هەتا دەهات نرخی پایان ورتر دەخەمڵاند. زیاتر لە 2000 ساڵە زانکان خەریکی پێشبڕکێن تا ژمارەیەکی ورتر بۆ پای بدۆزنەوە. ئەگەر تۆ زیاتر لێی بکۆڵیەوە تووشی سەرسوڵمان دەبیت کە چۆن لە سەدەی 20 و 21 نرخی نوێی پێوانەیی بۆ پای تۆمار دەکرێن. لە ساڵی 2022دا زانای کۆمپیوتەر ئێمە هەروکە بە ڕەچەڵە گیابانی لە ماوەی 158 ڕۆژدا توانی هەتا 100 تریلیۆن خانە دوای فاریزە بۆ پای بدۆزێتەوە. لە ساڵی 2022دا جۆردن رانۆز هەمان ژمارە بە سەیەکی ئەو ماوەیە دۆزیەوە. ئەگەر سەرنج بدەن بەهۆی دۆزینەوەی زیاتر لە بیرکاری و پێشکەوتنی خواریزمی و داهێنانی کۆمپیوتەر بە ماوەی 2 مانگ تریلیۆن هێندەی ئەو ژمارەیە بۆ پای دۆزراوەتەوە کە زانای ئەڵمانی هۆڵندی لودۆڤ ڤان چۆڵن بە 25 ساڵ دۆزیەوە. بۆی بە جوانی وێنای بکەین 100 تریلیۆن خانە دوای فاریزە وەگەوەیە هەر 8 ملیار مرۆڤەکەی زەوی هەریەکەیان 12500 ژمارە دوای 3.4 بنووسێت. ئەو کاتەگەر بە فۆنتی 12 لەسەر لاپەڕەی A4 بینووسین تێبێکی 26 ملیار لاپەڕەیی دەبێت. نزیکەی 100 هێندەی چیای هیمالایە لە ئاستی ڕووی دەریاوە بەرز دەبێت. ئایا لە ڕاستیدا بۆ ژماردن و پێوانەکردن پێویستمان بەو هەموو ژمارە هەیە بۆ پای؟ بێگومان نەخێر. ناسا بۆ پێوانەگەردوونیەکانی تەنها 38 خانە دوای فاریزە بۆ پای بەکاردەهێنێت. واتە هەر ئەوەندەی زانای ئەڵمانی هۆڵندی لودۆڤ ڤان چۆڵن 409 پێش ئێستا دۆزیوێتیەوە بەکاردەهێنرێت. بەڵام ئێستا زانکان وەک خولیا و شکاندنی ڕیکۆردی نوێ و تاقیکردنەوەی هەریەک لە توانای کۆمپیوتەرەکان و چوستی ئەلگۆریسمی پرۆگرامەکان و زمانەکانی کۆمپیوتەر و هاوچێشە جیاوازەکانی دۆزینەوەی پای بەکاری دەهێنن. خەڵکی پێشبڕکێ لەسەر لەبەرکردنی زۆرترین ژمارەی خانەکانی پای دەکەن. ساڵی 2015 ڕاج ڤیرمینە ژمارە پێوانەی کتێبی گینسی تۆمار کرد چونکە توانی 70,000 ژمارە دوای فاریزە بۆ پای لەبەر بکەن.
هەرچەندە پای لە بنەماوە بۆ دۆزینەوەی ڕوبەر و پەیوەندی نێوان چێوە و تیرەی باز نەدۆزراوەتەوە، بەڵام ئێستا لە زۆر هاوکێشەی گرنگی فیزیادا هەیە. لەوانە نەگۆڕی گەردوونی و ڕێسای نادڵنیایی هایزنبێرگ و هاوکێشەی گشتی ڕێژەی ئەنیشتاین و هاوکێشەکانی کارۆمولەکاری و هاوکێشەی پەندۆڵی گالیلۆدا بەکاردێت. ئایا پێشتر دەتزانی پایواتە چێوەی هەر بازنەیەک 3.14 ئەوەندەی تیرەکەیەتی؟ ئێستا با بگەڕێنەوە سەر وەڵامی و پرسیاری لە سەرەتادا کردمان. ئەگەر گوریسێک لە کەمەری زەوی ببەستین لەسەر هێڵی یەکسانی، وادا بنین هێڵی یەکسانی هیچ هەوراز و شێوێکی تێدا نییە. گوریسەکە 40,075,000 مەتر درێژ دەبێت. ئەگەر گری گوریسەکە بکەینەوە و مەترێک درێژتری بکەین، ئەو کات گوریسەکە بە یەکسانی نزیکەی 16 سانتیمەتر لە هێڵی یەکسانی بەرز دەبێتەوە. بەو شێوەیە پشیلەکە لە هەموو شوێنێکەوە دەتوانێت بە نێوان هێڵی یەکسانی و گوریسەکەدا بڕوە. ئەگەر ئەو گوریسە لە چێوەی هەموو گەردوونیش بە ئاڵێنرێت کە تیرەی گەردوونی بینراونەوە 3 ملیار ساڵی ڕووناچیە، دواتر مەترێکی بۆ زیاد بکرێت، دیسان گوریسەکە هەر 16 سانتیمەتر لە هەموو لایەکەوە لە دەوری چێوەی گەردوون دوور دەکەوێتەوە. تۆش زیاتر لێ بکۆڵەوە.